يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە وتاری ڕابردوودا باسیەوەمان کرد لە زۆربەی شتەکاندا توێکڵ و کاکڵمان هەیە. لە ڕووی دەرەوە و لە ڕووی شکڵ و شێوەوە کە پێی دەوترێت توێکڵی شتەکە، زۆربەی شتەکان وەکو یەکن. تەنانەت لە میوەکاندا سەیر کە تۆ سەیری گوێزێک دەکەی، شووتیەک، کاڵەکێک، هەنارێک، ئەمانە سەیر دەکەی چەند جار لە بازاڕ کڕیوتە، دیوی دەرەوە و توێکڵەکەی زۆر جوانە، بەڵام کاتێک کە دەیبیتە ماڵەوە دەیشکێنی و بەکاری دێنی سەیر دەکەی ئەوەی کە لە ناوەوەیدایە کە کاکڵەکەیەتی بە کەڵک نایە. زۆر شتر بینیوە بە توێکڵەکەی دەرەوەی بەسە و چووی و توودە زۆر باشە و زۆر جوان و بەکەڵکە، بەڵام کاتێک کە بەکاری دێنی سەیر دەکەی ئەوەی لە ناخەکەیدایە بە کەڵکی تۆ نایە، سودمەند نابی لێ. ئینسانی ژوایە، ئادەمیزادی ژوایە. ئادەمیزاد بەشەر هەمووی لە شکڵ و شێوەدا یەکسانە، وەکو یەکە. بۆیە لە قورئانی پیرۆزدا دوو زاراوەمان هەیە، بەشەرمان هەیە و بەنی ئادەممان هەیە. بەشەر لە بەرامبەری شتەکانی تردا بەکاردێ، بۆ نمونە دەڵێ ئاژەڵەکان، دارەکان، درەختەکان، سەوزەکان، میوەکان، ئەمانە تەعویز دەکرێن، نەوعەکانیان دیاری دەکرێن، دەڵێ ئەم جۆرەیان چی؟ ئەمە نەوعی بەشەرە. قورآن لە دوو شوێنە ئاماژەی کردووە، دەفەرمێ وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون. ئەی محەممەد صلی الله عليه وسلم، هیچ بەشەرێک لە پێش تۆدا زیندوو بوونی بۆ نەبووە، ئەوەی کە بڵێ فڵان کەس نامرێ ئەبەدا و ئەبەد، ئەوە شتی وانە. ئایا ئەگەر تۆ بمری ئەوان زیندوو دەمێننەوە لە دوای تۆ بە هەمیشەی؟ نەخێر. کەواتە قانونی مردن بۆ هەموو بەشەر وەکو یەکە، هیچ کەسی لێ دەرناکە و هەموو کەسێک، هەموو بەشەرێک دەبێ بمرێ. بەڵام جیاوازی مردنی بەشەرەکان کە لە ڕووکاردا دەرچوونی ڕوحە جیاوازیان هەیە کە دەمرێ شەهید دەبێ، هەیە بە مردنێکی ئاسایی دەمرێ، هەیە پەنا بەخوا بە مردنێکی شەرمەزارانە دەمرێ. بەڵام هەمومان لە ئاستی ڕوح دەرچوونە بەشەر یەکسانین، بەڵام جۆری مردنەکەمان جیاوازمان دەکاتەوە. خوای پەروەردگار لە باسی سوورەتی یوسفە، کاتێکەوە ژنی عەزیزی میسر ویستی پەلاماری بدا، یوسف خۆی لێ پاراست، ئەویش ئەم دەنگ و باسەی بڵاو بووەوە و ژنانی میسری لۆمەیان کرد چۆن ئافرەتێکی بەتەمەن پەلاماری خزمەتکارێکی ماڵەکەی خۆی دەدا. ویستی پێیان بسەلمێنێ ئەو جوانی کە من بینیومە لە ئاستێ، ئێوەش خۆتان ناگرن. دعوەتی کردن و بانجی کردن و میوەی بۆ دانان و یەکی چەقۆیەکی تیژی میوەپاکردنیدایە دەستیان. قورئان لە سوورەتی یوسفە لە ئاەتی 30 دەفەرمێ ئەمجا بە یوسفی وت، ژنی عەزیزی مسر پێی وت بڕۆ بەبەردەمیاندا. یوسف بە ئەدەب و حەیا و حورمەتێکەوە بەبەردەمی ژنەکانە تێپەڕی، ئەوەندە جوان بوو سیمای، هەموو دەستی خۆیان بڕی، هەستیان بە ئازارەکەی نەکردبوو. بۆیە لەو کاتەدا قورئان دەفەرمێ وتیان قلنا حاشا لله ما هذا بشرا إن هذا إلا ملك كريم. وشەی بەشەر بەکار هاتووە، وتیان پاکی بۆ خوا، ئەمە بەس بەخوا دەکرێت دروستکردنی ئەم بەشەرە، بەڵام ئەمە بەشەر نییە، ئەمە فریشتەیەکی جوانە. ئەمە لە بەشەرە شتی وامان نەبینیوە، جوانمان زۆر بینیوە، بەڵام جوانی وەکو یوسفمان نەبینیوە. ئەمە دەبێت فریشتە بێت، چۆن دەبێت ئەمە ئینسان بێت؟ کەواتە جوانی بەشەرەکانیش، بەشەریش لە شکڵا جوانە هەمووی، بەڵام ئەوەی جوانتری دەکات سنگینی و بە ئەخلاقی و بەڕێزیەکەیەتی. بۆچی دەوترێت بەشەر؟ بەشەر لە بەشەرەتەوە هاتووە، لە پێستەوە. بۆیە بە هەموو ئەوانەی کە لە ئادەم بوون پیان دەڵێن بەشەر، لەبەرەوەی لە ناو زیندەوەر و مەخلوقاتە بەڕێزان تەنها ئەم نەوەی ئادەمەیە کە پێستەکەی بەدیارەوەیە. ئەینا تۆ سەیری کە هەرچی ئاژەڵ هەیە، هەرچی باڵندەش هەیە، ئیلا پێستەکەی بە تووکدا پۆشراوە. جایان تووکێکی تەنکە، یان تووکێکی ئەستورە، یان پەڕ و باڵی پێوەیە.
ئەوە هەموو زیندەوەر و مەخلوقات غەیری مرۆڤ هەموو پێستەکەیدا پۆشراوە، بەڵام ئینسان پێستەکەی دانەپۆشراوە، پێستەکەی بە دەرەوەیە. هەموو ئێمەش لە ناو سکی دایکماندا بۆ ئەوەی بەرگەی ئەو هۆرمۆن و ئەنزیمە بەهێزانە بگرین، کاتێک ئینسان لە ناو ڕەحەمی دایکایەتی بەڕێزان هەموو لەشی تووکی پێوەیە، وەکو چۆن مەیمون دوو لە ڕووی ئینسان و بەڕێزان هەموو جسمی تووکە، ئینسانیش ئاوا بۆ لە ڕەحمی دایکەوە، هەموو مناڵک وایە. سبحان الله 2 دقە 3 دقە پێش ئەوەی لەدایک ببێ مادەیەکی بەسەرا دەڕژێ کە ئەو مادەیە ڕژە هەرچی تووکە دەیفەوتێنێ و لێ دەکاتەوە، تەنها قژی سەر و بژۆڵەکان و پێڵووی چاوەکان و برۆکانی نەبێ، ئەوەی لێ ناکاتەوە. ما دەبینی مناڵی وایە لەدایک دەبێڵەن تووکنە، زۆر تووکی پێوە ماوە، یعنی ئەو ئەنزیمە کەم بووە. هەشە قەدەری خوا ئەوەندە زیاتر ڕژاوە لە حەدی خۆی، چەند کەسێکمان بینیوە ڕەنبە جەنابیشت بینی بێتە نە بژۆڵی هەیە، نە برۆی هەیە، نە قژی سەری پێوەیە، یەکم بە ئەندامی لەشیەوە نییە. ئەوە لەو کاتە یەک تۆ زیاتر ڕژاوە ئەوەشی لێ کردوێتەوە. بۆیە خوای گەورە حرمەتی لە ئینسان گرتووە کە دەینە سەر زەوی 2 دقە 3 دقە پێش لەدایکبوونت ئەو ئەنزیمت بەسەردا دەڕژێ، بەڵام مووی بژۆڵ و برۆکانت و سەر لێ ناکاتەوە. حەدی ئەوەی ترت هەمووی پاک دەکاتەوە، گە تۆ زەکەمتر بێسێکی مناڵەکە تووکی زیاتر پێوەی تووکنترە. بۆیە ئینسان بەشەر پێ دەوترێت بەشەر لەبەری بەشەڕی دیارە، پێستەکەی ساف و لووس دیارە، وەکو باڵندەکان بە پەڕدا نەپۆشراوە، وەکو ئاژەڵەکان بە تووک و بەموو بە خولیدا نەپۆشراوە. مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە ناڵی دەرووندا لە لاپەڕی 348دا نمونەیەکی جوان دێنێتەوە. دەفەرمێ بەنی ئادەم وەکو دار و درەخت و گوژ و جیاوایە. لە دار و درەخت و گوژ و جیادا سەیر دەکەی هەمویان لە یەک خاک ڕواون، هەر ئەو زەویە پارچە زەویەک بێنە بەرچای خۆت هەمویان لێ ڕواون، هەمویان بە یەک ئاو دەدرێن، بارانی ئاسمان بۆ هەمووان وەکو یەکە، ئاوی زەویەکەش بۆ هەمویان وەکو یەکە. یەک هەوا هەڵدەمژن، یەک تیشکی خۆر خۆراکیان دەداتێ و لیان دەدا. بەڵام تەماشا دەکەی ئەو دار و درەختانە، ئەو گژ و جیایانە لە تامدا، لە ڕەنگدا، لە کەڵکدا زۆر جیاوازن. لە دار و درەخت و لە گژ و جیادا هەیە ڕاستە، هەیە خوار و لار و لەوێرە، هەیە بەردارە، هەیە بێبەرە، هەیە تاڵە، هەیە شیرینە، هەیە نەرمە، هەیە زبر و دڕە، هەیە بەکەڵکە، هەیە بێسوود و بێکەڵکە. مامۆستای خاڵ دەفەرمێ ئادەمیش ڕێک وایە، هەمووی لەم سەر زەوێ لەدایک بووین، یەک هەوا هەڵدەمژین، یەک تیشکی خۆر لێمان دەدا، یەک ئاوی ئاسمانمان بۆ دەباری، یەک کانی و ئاومان هەیە لێی دەخۆینەوە. بەڵام سبحان الله چۆن دار و درەخت و گژ و جیاکە ئەمانەی هەیە، بەشەریش ئاوا جیاوازە، هەیە ئێشی هەیە و نۆشی نییە، وەکو زەردەواڵە وایە. زەردەواڵە و ژەنگە سوورە ئێشی هەیە، هەر لێ نزیکێتەوە پێتەوە دەدا، بەڵام کوان نۆشەکەی وەکو هەنگ هیچ دەداتێ نەخێر. ئەو ئێشی هەیە و نۆشی نییە، بەردەوام بەس زەرد و زیانی بۆ کۆمەڵگا هەیە. بەشەری وا هەیە ئاوایە، وەکو زەردەواڵە وایە. هیوا هەیە گەڵا دەگرێ و بەرنادا، گەڵایەکی زۆری پێوەیە، بەڵام هیچ بەرهەمێک پێشکەش ناکە، وەکو داری بی وایە. ئیوا هەیە زۆر زۆری هەیە، لە زۆر شت هەیەتی، بەڵام هیچ بەرهەمێکی بۆ خەڵک نییە. سێبەرەکەشی وەکو داری بی بە کەڵک نایە، داری بی لە سێبەرەکەشیە ناحەوێتەوە. ئەو هەموو گەڵایەشی پێوەیە، بەڵام نە بەرد پێدەبەخشێ، نە سێبەر و سەیات پێدەبەخشێ. ئیوا هەیە قازانجی نییە و زیانی هەیە، وەکو کاڵەکە مارانە. دەفەرمێ هیوا هەیە بەرز دەبێتەوە، شایانی بەرزبوونەوە نییە. ڕووەکێکی کوێستانی هەیە پێڵەن مێشە لەرزەگون، ئەوەش ئەو ڕووەکەش خۆی بەرز نابێتەوە، خۆی بەشتا هەڵدەواسێ. ئینسانی واشەیە خۆی شایانی بەرزبوونەوە نییە، خۆی دەداتە پاڵ حیزبێک، کەسێک سەرکردەیەک مەسئولێک، خۆی پێوە هەڵدەواسێ، خۆی بەرز دەکاتەوە، ئینا خۆی شایانی بەرزبوونەوە نییە. ئەو ئادەمیەش عینی ئەو گژ و جیایە وایە، هەیە نەرمە، هەیە زبرە، هەیە تاڵە، هەیە زۆر شیرین و خۆشە، هەیە ڕووی خۆشە، هەیە ڕووی تاڵە. دەفەرمە ئاوا ئینسانەکانیش، ئاوا بەنی ئادەم و مرۆڤ و بەشەرەکانیش وەکو ڕووەکەکان و سەوزە و جیایەکان وان. پەیامی خوای پەروەردگار بۆ بەنی ئادەم، بۆ بەشەر، بۆ ئەوەی بێتە ئینسان، وەکو وتاری ڕابردوو وتمان هەموو ئینسانێک بەشەرە، بەڵام بەڕێزان هەموو بەشەرێک ئینسان نییە. پەیامی خوا لەم قورئانەدا، ئینشەڵڵا قورئان بۆ هاتووە، پێغەمبەران ئەو هەموو پێغەمبەرە بۆ هاتوون، بۆ ئەوە هاتوون بەشەر و بەنی ئادەم بکەن بە ئینسان، ئینسان بین نەک بەشەر، مرۆڤ بین نەک بەشەر و بەنی ئادەمێکی ڕوود. یەکەم پەیامی خوا قورئان دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات
وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. لسورة الإسراء آيات حفتة أخوي پروردگار دي همومان دفرمي براستي إيما ريزمان لبني آدم قرتوا ريزمان لإنسان قرتوا أو ريزو كوشي زانيان زوريان لباروتوا أفرمون تو سيركا لناو زور بي مخلوقاتا بەڵەوە ئینسانە بەدەستی خواردن دەخوا و بەسەری بەرزەوە خواردن دەخوا وانی تر بەسەر نزم کەن ئەوە ئینسانە لەس بەردەوام لەسەر دوو پێ قید وەستاوە قیت و قنجە ئەوانی تر لەسەر چوار دەست دەڕۆن بۆ خواردن بە سەریان بخەنە سەر زەوی لە هەمووان جوانتر دەفەرمون ئەوەیە خوا ئەوەندە ڕێزی لە ئادەمی گرتووە لە بەشەریەت بەگشتی گرتووە هەرچی مەخلووقە لەم سەر زەویەدا دیقەت بدەن خۆشەویستان چەند ئێمە بە سوپاسگوزاری خوا بین خوا چەند ڕێزی لە هەموو بەشەریەت گرتووە هەرچی مەخلووقەیە لە مەلایکەتەوە لە ژنۆکەوە لە دار و بەردەوە لە ئەرز و ئاسمانەوە خوا فەرمووی کون ببە ئەی تیشکی خۆر دروست بە یەکسەر دروست بووە ئاسمان دروست بە دروست بووە زەوی دروست بە یەکسەر دروست بووە کون فەیەکون بەڵام لە بەشەراوانیە بۆ ئینسان خوا بە دەستی خۆی دروستی کردووە بە تایبەت دروستی کردووە نەیفەرمەوە ببە و ببێ هاتووە قوڕەکەی هێنا و ئەم ئینسانی بە دەستی قودرەتی خۆی لە دروست کردووە لەناو هەموو مەخلووقاتە بەس ئینسان خوا تایبەت بە دەستی خۆی دروستی کردووە ئەم ئاتش پێمان دەڵێ دەکرێت زۆر شت بە ئامێر دروستکەی دەکرێت دوگمەیەک دەست پێدا بێنی شتێکت بۆ بێتە دەرەوە دروستی کابووت بەڵام بەشەر دروست ناکرێت بەشەر دەبێت ڕەنجی لەگەڵا بدرێ وەکو قوڕ لە مناڵیەوە بیشێلی پەروەردەی کەی جوانی کەی پێی بگەێنی و تێی بگەێنی بەس ئینسانت بۆ هی ناکرێت ئەینە هەموو مادیاتی ترت بۆ دەکرێت ئەوە تا ئەو هەموو علومی کیمیا و فیزیا و ئەوانە چیت نیشان نادا لە بواری مادەدا بە یەک دوگمە بە کۆمپیوتەرێک هەمووت بۆ دەکرێت بەڵام دەوەرە بەشەرێکم بۆ بکە بە ئینسان زۆر زەحمەتە بۆیە خوا ڕێزی لە بەشەر و بەنی ئادەم گرت بە تایبەت لەناو هەموو مەخلووقاتە بەدەستی قودرەتی خۆی دروستی کردووە وحملناهم في البر والبحر ئەمە ئاتە پێمان دەڵێ بۆ ئەوەی بەنی ئادەم وەکو مرۆڤ بژی نەک هەر زیندوو بێ چونکە ئێمە دوو شتمان هەیە زۆر خەڵک لێی تێک چووە ئەڵێ چۆنی دەڵێ دەژیم بەڕێزان ژیان بوون لەگەڵ زیندوو بوون فەرقیان هەیە هەموو ئەو ئینسانە ئەو بەشەرەی کە لەم سەر زەوێدا نزیکی 7 ملیار مرۆڤ هەیە ئینسان هەیە هەموویان دەژین وایان نا هەموویان زیندون یعنی چی ڕوحیان لەبەرە هەناسە دەدەن نان و ئاو دەخۆن تیشکی خۆیان بەردەکەوێت و قاچیان هەیە و دێن و دەڕۆن بەڵام ئایا هەموویان بە مانای ژیان دەژین نەخێر خوا دەفەرمێ من حەز دەکەم ئێوەی ئینسان کە ڕێز لێگیراون لەسەر زەویدا بەنی ئادەم حەق وایە ئینسانانە بژین نەک هەر بەشەریانە ژیانێک کە قابل بە ئینسان بدەبێ ئەم شتانەی تێدا بێ یەکەم حملناهم في البر والبحر خوا باسی ڕێگاوبانی بۆ کردوین ڕێگاوبان هەم سەلامەتی ژیانت هەم بواری بازرگانیت ئەمانەتدار دەبێ و دنیا بە یەکەوە دەبەستێ دەفەرمێ دەبێت وشکانی جادەوبانی سەر وشکانی جوان بێ جادەوبانی ناو بەحرت کە بە پاپۆڕ و کەشتی دەریایی دەبێت جوان بێ دەبێت ژێر زەویت ژێر ئاوت هەبێ ئەمجا بۆ باسی ئاسمانی نەکردو چونکە فڕۆکەش هەم بەسەر زەویدا دەڕوا بەسەر وشکانیدا هەم بەسەر ئاوا دەڕوا ئەبێ خطوتی جەویشت هەبێ بۆ ئەوەی ژیانی بەنی ئادەم بەشەر وەکو ئینسان بێ ئەبێت لە ڕێگاوبانە ئاوادان بێ هەر وڵاتێکت بینی هەر شارێکت بینی هەر شوێنێکت بینی جادەوبانی ڕێک و پێک و جوان و سەلامەت بوو ئەوە قابل بە ئینسانە خوا ئەوەی داوا کردووە خاڵی یەکەم بۆ ئەوەی بەردەوام سەلامەت بی و بازرگانی پێشکەوتوو بێ پێویستە هێڵی وشکانی و دەریایی و ئاسمانیت هەبێ دووەم وەڕەزەقناهم من الطیبات خوا دەفەرمێت لە هەرچی ڕزق و ڕۆزی بە تام و بە لەززەتە پێمان بەخشیون نافەرمێ هەر نانی وشک هەر ئاوی ڕوت خۆ ئینسان بە نان و ئاویش دەژیا بەڵام ئەوە زیندوو بوونە خوا دەفەرمێ بۆ ئەوەی بەشەر لە ببێتە ئینسان حەق وایە لەززاتی هەبێ خۆشترین خواردنەکان خۆشترین جوانترین جلوبەرگەکان باشترین شار و ماڵەکانی هەبێ وەڕەزەقناهم من الطیبات هەر نان و ئاو نا ئەوە تەنها پێ زیندوو بوونە بەڵام ئەوەی شایستە بە مرۆڤ ئەوەیە ژیانێکی هەبێت لە زۆربەی ڕزق و ڕۆزی و مەلەزاتی دنیابی خوا خوش هەمووی دابین کردووە ئەوە مرۆڤە لە یەکتری قەدەغە دەکا سێم وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا فەزلی ئینسانی داوە بەسەر مەخلوقاتەکانی تردا خوا دەفەرمێ بۆ ئەوەی بەشەر لە ئینسان جیابێ ئینسان دەبێت مەخلوقاتی تر لە ئاو لە نەوت لە جنۆکە لە ئەوانە هەمووی لە خزمەتی دابێ
نەک ئینسان لە خزمەتی ئەوانە بێ. ئێستا لەم سەردەمەدا ئەوەتانی ئینسان وەکو بەشەر بەکار دەهێنرێ، بە هەزارەها خەڵک لەسەر نەوت دەکوژرێ، لەسەر ئاو دەکوژرێ، لەسەر پارە دەکوژرێ، بە هەزارەها بە ملیۆن خەڵک لە جنۆکە دەترسێ. ئەوەنەی لە جنۆکە دەترسێ لە خوا ناترسێ. ئەوەنەی خەمی ئەوەیەتی جنۆکە زەربەی لێدا پشتەوەکولی بە خوا نییە. خوا دەفەرمێت تۆ وامە بە، تۆ زاڵ بە بەسەر ئەوانەدا. ئەبێ ئەوانە لە خزمەتی ئینسانا بن، نەک ئینسان وەکو بەشەر لە خزمەتی ئەواندا بێ. خاڵی دووەم بۆ ئەوەی مرۆڤ بین، بۆ ئەوەی ئینسان بین و هەر بەشەری ڕوود نەبین، خوا داوای جوانی لێ کردوین. بۆ ئەوەی مرۆڤ بی با جلوبەرگ جوان بێ، با ناخیشت جوان بێ. چۆن جلوبەرگمان دەبێ پشۆرێ تا بۆگەن نەبێ، ئاوا ناخیشمان هەفتانە، ڕۆژانە، مانگانە، ساڵانە پشۆین لە ڕق و قین بۆی ناخمان بۆگەن نەبێ. قرآن پیروز دفمه یا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا ولباس التقوى ذلك خير ذلك من آيات الله لعلهم يذكرون. أين وكان آدم؟ ها باسي بني آدم، أين وكان آدم بقشتي من ناردومة خوارة وبوتان. ناردومة خوارة وشي جلوبرك، جلوبرك لأسمان باري ونا جلوبەرگ ماناکەی ئەوەیە خوای پەروەردگار بارانی لە ئاسمانەوە باراندووە، ئەو درەختانە و ئەو ڕووەکانی وەکو لۆکە و ئەمانەی ئاوریشمی لەسەر زەوی ڕوواندووە، ئێمەش لەوانە جلوبەرگ وەردەگرین. بارانی باراندووە و سەوزەگیای شین کردووە و مەڕووماڵات خواردوویەتی ئێمە لە خوروی پێست و ئەوانەی جلوبەرگ وەردەگرین. کەواتە ئەنزەلنا هۆکاری جلوبەرگمان کە بارانە ناردە خوارەوە، دواتر لە ڕێی ڕووەک و ئاژەڵە وەردانگرت. جلوبەرگێک دوو سیفەتی دەبێ هەبێ، یواری سەوئاتیکم لە سەرماوگەرما بتان پارێزێ، عەورەت و شەرمگاتان داپۆشێ. هەر ئەوەندە یعنی ئایا ئینسان بەس ئەوەندە پۆشتە بێ بەسە؟ نە، قورئان دەفەرمێ وەریشە، بەبێت جوانیشی تێدا بێ. بەشەر هەر ئەوەندە پۆشتە بێ و عەورەتی داپۆشێ و سەرمای گەرمای نەبێ بەسە، بەڵام ئینسان نابێ وا بێ. ئینسان وەریشە، ئەبێت جلوبەرگەکەی جوانیشی پێ ببەخشێ. جوانی یعنی ئەو کەلوپەلانەی لە سەرما و گەرماکە زیادن. سەرما و گەرمان پەیوەندی بەوانەوە نییە، عەورەتگا و شەرمگادا ناپۆشیەکە داپۆشراوە. ریشەن یعنی جوانیە، کەسێک چاکەت و پانتۆڵی لەبەردایە ئەگە بۆ ئین باخی شی لەگەڵا بەستێ مڕەتەبتر و جوانترە. یعنی جوانی دیزاینە، ئەو جلە دەتوانی بە قوماشێک لەبەر خۆتی بەستی. باسی خەیاتەکان دەکات، دەبێت خەیات و بەرگدر و بەردەوام دیزاینی جواندانێ، وتوکراوی نەوعی قوماشەکان، دیاریکردنی ڕەنگەکان، با ئەمەشتان پێوە دیار بێ. ئەی ئینسان مەڵێ هەر پۆشتە بم بەسە، باز لە کەشت جوانی پێوە بێ، کۆمەڵە شکل و شێوە و دیزاینی تایبەت بەکاربێنن، با جوانیتان پێ ببەخشێ. بەڵام هەر ئەوەندەش ناکە ئینسان هەموو هیوا و ئاواتی بەس جلوبەرگ و داپۆشین و جوانی بێ، ئاگاتان لە ناخیشتان بێ. ئەوەندەی خۆت دەپارێزی کە جلەکەت ڕێک و پێک و تازەیە بەر شوێنێک نەکەوێ و بدڕێ، ئاگات لە حورمەتیشت بێ نەدڕێ. ئەوەندەی خۆت دەپارێزی بەلای شوێنێکا دەڕۆیها بۆ یاخ کراوە تازە و گەچی هی پێوە و بەرت دەکەوێ، خۆت دەپارێزی خۆت کۆ دەکەیتەوە بۆ هیچ لە تازەکان و جوانەکانت پیس نەبن و پەڵەدار نەبن. ئاگات لە کەرامەت و ڕێزیشت بێ، ئاگات لە ئەخلاقت بێ، پەڵەی پیسی پێ هەڵ نەپەڕێت، ئاگات لێ بێ خوال لێ نەڕەنجێ. ئەوەندەی بەلاتەوە گرنگە خەڵک بە جوانی بتبینێ، ئاگات لە ناخیشت بێ کە پەروەردگار دەیبینێ، ئەوەش بە جوانی ڕاگرە، هەردووچیان تەوازونی ڕاگرە. ئەمایەتە پێمان دەڵێ چەند باشە ئینسان کە جلشۆری هەیە لە ماڵەوە. جلشۆر غەسالە کەسێکی ضروری و پێداویستێکی سەردەمیە. هەمومان لە ماڵەوە جلشۆرمان هەیە و جلەکانمانی تێ دەکەین و بە پوختی بە وتوکراوی دەداتەوە بۆ ئەوەی کەوا جلەکانت چڵکن و بۆگەن نەبن، لە ڕوود بێ بچێەوە ناو خەڵک. زۆر ضرورە ئینسان ناخشۆریشی هەبێ، وەکو جلشۆرمان هەیە ناخشۆریشمان هەبێ. هەمومان بیرمان لەوە کردوێتەوە جلشۆرمان هەبێ، بە قیستیش دەیهێنین لە دوکانەکانە. بەڵام ئەی ناخشۆر، ناخشتن کاری پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێ. پێویستە لە شوێنەکە بەردەوام ناخت پاکەیتەوە. ئێستا ئەم جومعە و جەماعەتە بەس بۆ ئەم ناخ پاکردنەوەی بەڕاستی. ناخیشمان پشۆین، ناخمان پشۆین لە لای پێغەمبەران و شاگردی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ. ئەولیا و ساڵحان کاتی خۆی تاوەکو تەریقەت حەق مابوو، تێکەڵاو بە دین و سیاسەت نەکرابوو، ئەولیاکانی خوا تەکیە و خانەقاکان شوێنی پاکردنەوەی ناخی ئینسان بوون، ناخشۆر بوون. یەکی وەکو شێخ عەبدولقادری گەیلانی، کاک ئەحمەدی شێخ، شێخ موحسینی گاپیڵۆن، ئیتر وەرە بۆ
شێخ ئیسماعیلی عەوەڵان ئەوانەی کە ئێمە دایانناسین ئەمانە هەموو ناخشۆری ئینسان بوون شێخانی بیارە تا شێخ عوسمانی سیراجەدینی دووەم ئەمانە ناخی ئینسانیان لەلا دەشۆرا کابرا بەو هەموو گوناه و تاوانە و بەدیەوە دەچوو ماوەیەک لە تێشێ و خانەقاکاندا لەژێر سلوک و ڕیاضەت و نەفس و پاکردنەوە و زیکر و تەسبیحاتە دەبوو سوبحان الله دەبوو بە ئەولیایەکی خوا دەبوو گۆڕانکاری بەسەرا دەهات پاک دەبەوە ئەوانەمان ناخشتنمان پێویستە لەم سەردەمەشە کەسانی ساڵح و خواناسن کە ناخی ئینسان دەشۆن کتێبێک هەیە قلوب تهوی العطاء لە لاپەڕەی 140دا دەڵێ کابرایەکی گەنجی پاکستانی لە پاکستانەوە بەهۆی کرێکاری و نەبوونیەوە ڕوو دەکاتە وڵاتی سعودیە دایکێکی نەخۆشی دەبێ ئەم گەنجە پاکستانیە ناوی مرتەزا دەبێ دایکە نەخۆشەکەی بەجێ هێشتۆ بەردەوام پارەی بۆ دەنێرێتەوە لە کتوپڕێکە تەلەفۆنی بۆ دەکرێت ڕۆژێک ئەڵەن دایکت زۆر هیلاکە نەشتەرگەریەکی پێویستە کتوپڕ بۆی بکرێ بای $2100 ئەگە پارەکەی فریانە خەوێ دایکت لەدەست دەچێت ئەوش لە خوای گیان چی بکەم ئەچێت ئەو شەریکەی کە ئیشی تێدا دەکات داوا دەکات بە قیست پارەی بدەنێ و دواتر لە موچەکەی بژێڕنەوە بەرپرسی کۆمپانیاکە ڕازی نابێت کە سلفەیەکی بدەنێ و بە قەرز بیداتەوە لە معاشەکەی بیجێڕنەوە ڕازی نابێت دایکی زۆر خۆش دەوێت ئەم گونەهبارنی تاوان بکار نییە حەزی لە تاوان نییە بەڵام ناچاریەک شەیطانیش ڕێگایەکی هەڵەی نیشان دەدا ئەچێتە ماڵێکەوە خۆی بە ماڵێکا دەکا بە ماڵێکی وای دەزانێت کە سەلامەت بێ و دەنگەدەنگی کەم بێ و بچێت دزی لێ بکە بە شێوازێک خۆ دەخاتە ماڵەکەوە بەڵام نازانێت لەو ماڵەدا کۆمەڵە گەنجی وەکو ئەم گەنجە جوانانەی لێن لە خزمەت مامۆستایەکە وەڵا سوک دەستگیر دەکرێت وڵا ئەی خوای گیان چیم بەخۆم کرد سەرڕایەوەی هیچم دەست نەکەوت کارەکەشم لەدەست چوو تازە لەسەر دزی دەردەکرێم ئەبێت چەند ماوەش لە زیندانا بم نیوە شەوەکە گیراوە نزیکی بانکی بەیانی دەبێتەوە گەنجێک دێ بۆ لای و ئەڵێ وەرە نانت خواردووە ئەڵێ نەوەڵای وەرەش نانم نەخواردووە نان و چای بۆ دادنێ و ئاوی بۆ دادنێ و ئیسراحەت دەکا کە بانکی بەیانی بانکی یەکەم دەدا لە سعودیە لەوێش دوو بانک هەیە بانگی یەکەم دەدا سەی دەکات پیاوێکی نابینا لە ژوورێک دێننە دەرەوە گۆچانێکی پێ و هەردوو چاوی نابینایە سێ چوار گەنجی ڕێک و پێک دەستیان گرتووە و کابرای نابینە لە کاکە نانت خوارد ئیسراحەتت کرد دەڵێ بەڵێ نانم خوارد ئەڵێ دەی وەرە لەگەڵ ئێمەدا بۆ مزگەوتەوە دوو پۆلیسیش بان کراوە پۆلیسیش بە حساب گرتوویەتی کە لە بچەیەکیش بەدەستیەوەیەتی ئەڵێ وەرە بۆ مزگەوت ئەڕۆن و لە مزگەوت تا دوای نوێژی بەیانی دادەنیشە کابرای نابینا کۆمەڵە خەڵکی زۆر بە دیار محاضرە و دەرسەکەوێتی دەرسی قورئان و تەفسیری هەیە ئەمجا لە کابرایەک دەپرسێ ئەڵێ کاکە ئەرەوە چێیە ئەڵێ ئەوە ناناسی ئەو پیاوە نابینای ئەڵێ نەوەڵە جاڵێ چێ هەیە لە سعودیە ئەو پیاوە نەناسی ئەڵێ وەڵڵا نایناسم ئەڵێ ئەو بنبازە ئەو بنبازە مفتی سعودیەیە مفتی هەموو سعودیە ئەو پیاوە زۆر عالمە بەوەی نابینایە دەڵێ ئەی قوربە سەرم زیاد لەم هەموو شارە من چوم لە ناو ماڵی مفتی سعودیەدا بە حساب ماڵێکی بێدەنگم زاین دزی بکەم دوای ئەوەی محاضرەکە تەواو دەبێ بنباز کابرا بانگ دەکات بە پۆلیسەکان دەڵێ بیهێنن دەڵێ تۆ ویستت چی بکەی ئەڵێ وەڵام من هاتمە ماڵی جەنابتەوە دزی بکەم بەڵام تووشی ئەم حاڵە بووم ئەڵێ بۆ ویستت دزی بکەی ئەڵێ بەسەراتەکەم وایە بەخوا لە تاوی دایکە پیرەکەم خوا ئاگادارە لە پێناوی ماڵی دنیادا دزیم نەکرد بەس لە پێناوی خۆشەویستی دایکما قەدەری خوش کەوتمە ماڵی تۆ داوای لێبوردن دەکەم و بەریا لە ماڵی چکە بووە نەک پیاوێکی مبارەکی وەکو تۆ ئەنەزانم بۆ ڕێم کەوتە تۆ ئەڵێ خوای تۆی خۆش بیستووە لەبەر حرمەتی داکەت زیاد لەو هەموو ماڵی خەڵکە ڕێتکەوتە ماڵی من پێویستیەکەی دایکت چەندە کە نەشتەرگەریەکەی بۆ بکرێت ئەڵێ $2100 ئەڵێ ئەوە $2700 بڕۆوە بۆ لای دایکت نەشتەرگەریەکەی بۆ بکە ئەوەی زیادیش بوو بۆ خۆت بە پۆلیسەکانیش دەڵێ من هیچ داوایەکم لەسەری نییە ئەم پیاوە تاوانکار نییە تووشی هەڵە بووە ناخی خەری بۆ پیس بێ ئەوێ بیشۆرین ئەبێ پاشیکەینەوە ئەوان جڵن جەناب ئەمر بەچی بکەی ئێمە خۆمان لە ژێر فەرمانی جەنابتین ئازادی دەکەن و دەڕاتەوە بۆ پاکستان و عملیاتی دایکی دەکرێت و دایکی چاک دەبێتەوە دوای 5 مانگ ئەم گەنجە دێتەوە بۆ لای بنباز دەڵێت جەنابی شێخ لەم دنیادا یەک ئاواتم هەیە بەس قبوڵم کەی بە خزمەتکاری خۆت بەس قبوڵم کەی من لە خزمەت پیاوێکی وەکو جەنابتا بم خۆم تەرخان دەکەم بۆ علومی شەرعی و فێربوونی زانستە شەرعیەکان هەتا بنباز وەفات دەکا و کوڕە گەنجە بەجێ نایەڵێ بۆ کوێ چوو تووشی چی بوو بۆیە دەکرێت ئەگە ئینسان جلەکانی چڵکن بوون بەجل شۆرێک خاوێنی کاتەوە دەشکرێت کە ئینسان ناخی پیس بوو لە لای ناخ شۆرێک کە ڕێبازی پێغەمبەرانە ناخی پاک کاتەوە سێمیان مرۆڤی ڕاست مزگەوتی مەکتەب و خەستەخانەی پارک و جادەی دەبێت خاوێن بێ
بخوا و بخواتەوە لە حەڵاڵ و زیادەڕەوی نەکا. قورئان بۆ ئەوەی لە مرۆڤبوون ببین بە ئینسان دەفەرمێ یا بەنی ئادەمە خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. أين وكاني آدم أي بني آدم أي بشريت بقشتي كاتي دسنا مزقوتوا جوانترين جلو برق لبركن جاءوا أتدو معناها هي كاتي دسيت مزقوتوا مسجد كاتي خوي مزقوت خستخانة بوا للشاري پیغمبر صلى الله عليه وسلم خستخانه بنا نبوا خلق كان خوش ولا مزقوتها تداوي كراوه بریندار تیا خويندراوه برینداری جنگ و جهاد كان خستخانه بوا مزقوت پارک و شوێنی حەدیقە و حەسانەوە خەوتنیش بووە شوێنی عیبادەت و جومعە و جەماعەتیش بووە دادگاش بووە ڕێگاوبانی هاتوچۆی خەڵکیش بووە. ئەمڕۆ جیاکراونەوە ئەم ئاەتە قورئانی پێمان دەڵێت چۆن مزگەوت مقدسە مەکتەبیش ئەوە مقدسە چۆن مزگەوت ڕێزی واجبە خەستەخانەش ڕێزی واجبە چۆن مزگەوت نابێ پیسی تێدا فڕێدەی پارک و حەدیقە و شوێنی ئیسراحەتیش نابێ تێدا فڕێدەی. خوا دەفەرمێت کە چوویتە ئەو شوێنانەوە کە هاتیە ماڵی خوا کە چوویتە خەستەخانە کە چوویتە مەکتەب کە چوویتە پارک کە بە شەقاما ڕۆیشتی با پاک و خاوێن بی جوان بی نەکرد پاک و خاوێن بی زینە بەکاربێنە کانتان با جوان بێ لەگەڵ ڕێز و حرمەتمدا بەداخەوە ئێمە زۆر جار خەڵکێکمان کە دێ بۆ مزگەوت بەجلی خەوە بە تایبەتی بەیانیان عیشایان بەجلی خەوە دێ بۆ مزگەوت ئەڵەن جارێک ئیمامی مزگەوتێک پێی عیب و کابرایەک تەریق کاتەوە بەجلی واوە هاتبوو پێت شەرم بۆ سەیریکەی وتی دوای نوێژی عیشا بوو مامۆستاکە فەرمووی فڵان کەسی گەڕەکەکەمان نەخۆشە با بچین سەرێکی لێ دەین کابراوتی وەڵام مامۆستا بەخوا من لە ڕوو نایە بە مچلانەوە بێ با بچم لە ماڵەوە خۆم بگۆڕم ئەمجا دێم یەکوتی برام تۆ بۆ خۆت بۆ ماڵی ئەو پیاوە لە ڕوو نایە بەو جلانەوە بێی بۆ حزوری خوا بەو جلانەوە هاتووی بۆ لای بەشەر لە ڕوو نایە لە بەریانکەی بۆ ماڵی فڵان کەس ئەی بۆ ماڵی خوا دەفەرمێت کە هاتی مزگەوت باجلت پاک و خاوێن بێ بۆن خۆش بێ معەتەر بێ بڕازاوە بێ نەک ئەو جلانی کە کەس پێیان ڕازینە بۆ مزگەوت لە بەریانکەی بۆ شوێنانی تر خۆت بگۆڕی بۆ پارکیش خۆت بگۆڕە بۆ خەستەخانەش کە چووی بۆ موازی نەخۆشێک باش ڕوو دڕ و پیس و پەڵۆق نەبی با جوان و پاک و خاوێن و بۆن خۆش بی بۆ مەکتەبیش بە هەمان شێوە هەروەها پێمان دەڵێ با مزگەوتتان جوان بێ خەستەخانە جوان بێ مەکتەب جوان بێ پارە سەرفکردنی زیادە نییە بڵێ وەڵام مزگەوت هەر 4 بلۆک بێ کافیە چجا ئەم مزگەوتە و مزگەوتێکە هیچ دیکۆراتی تێدا نەبێ کامیان دڵ زیاتر دەکاتەوە خوا دەفەرمێ بە ئەمانە جوان بێ ئەمجا پێمان دەڵێ بەشەر بەس ئەوەندە بەڕێگاکەدا دڕۆ پاک و پیسی پێ گرنگ نییە ئەگەر دەتەوێت ئینسان بی سەیریکە هەر کەسێک لە تەوالێتی مزگەوتە بە پیسی لە ڕووی جەنابتان بەجێهێشت لە مەکتەبە قوتابی و بە پیسی بەجێهێشت لە خەستەخانەیە سەراوی کرد و بە پیسی بەجێهێشت چۆ پارکەوە هەر شتی فڕێدا و کۆی نەکردەوە ئەوە بەشەرە کاکەوە هەموو بەشەرە بەڵام ئینسان وانە ئینسان لە هەر شوێنێکا بوو پیسی ناکە ئینسان تەماشاکە ئەو کەسەی تەوالێتێک بە پیسی بەجێ دێڵێ هەر بەشەرە بەڵام ئەوەی بە خاوێنی بە پوختی بەجێ دێڵێ ئەوە ئینسانە جا تۆ حەز دەکەی هەر بەشەری عادی بی یان ئینسانێکی هەڵبژار دەبی بەخوا ئەوە ڕەفتارەکەمان دیاری دەکات گەیشتوینە ئینسانیەت یان هێشتا هەر لە بەشەریەتیدان و هەر وەکو مەخلوقاتی تر بە ڕێگادا دەڕۆین با ئاگامان لە خۆمان بێ بخۆوە بەڵام زیادەڕەوی مەکە تا گەنجی کاسپی بکە تا گەنجی کاسپی بکە با لە پیری و نەخۆشیدا محتاجی دەستی خەڵک نەبی مەولەوی کە لە 1221 کۆچیدا لەدایک بووە لە 1140 ساڵ لەمەوبەر مەولەوی شاعیری کورد کۆچی دوایی کردووە 79 ساڵ ژیاوە زۆر چەرمەسەری ژیانی کێشتووە نەسیحەتێکمان دەکات دەفەرمێ پیری و فەقیری و کەسیفی هەرسێ نەبووەوە هیجران بار هیچ کەسێ پیری باشە بەڵام حەی لە پیریدا فەقیر بی و کەسیف بی با لە گەنجیدا توانای خۆت ئەوەندە لە کەسابەتی حەڵاڵە بەکاربێنە بەشتی لابەلاوە سەرفی مەکە بە دیار فەیسبوک و یاریەکی بێمەعناوە چەند سەعاتی خۆت بە فیڕۆدەی وەڵای ئەوەندە دوو ئەوەندە کاسبی بکەی لە پیریدا محتاجی دەستی کەس نابی لە گەنجیدا خۆوە زیادەڕەوی مەکە بەشێکی هەڵگرە بۆ کاتی پیری بۆ کاتی نەخۆشی با محتاجی دەستی کەس نەبی بەڕێزان کۆتا خاڵ یەکێ لەو شتانەی زەرەر لەوە دەدا کە مرۆڤی ڕاست پێ بگات و ناخت ئاوەدان بێ و هەر توێکڵ نەبی ئەوەیە ئەو بەشەی بەهرەمەندی تێیدا بواری بۆ بڕەخسێ و ئینسان پێی بگا چونکە زیرەشی جیاوازە لەگەڵ بەهرەمەند بوون ئەو شتەی وا لێ دەکا بەڕاستی بی بە ئینسانێکی ناخپاک و دەرون چاک لە توێکڵی بەشەری ڕزگارت بێ و ئینسانت لێ دەرچێ ئەوەیە بەهرەکانت شوێنی خۆیان بگرن بەهرەکانت بەکاربێنی چونکە بەهرەمەندی لەگەڵ زیرەکی جیاوازە زۆر کەسمان هەیە بینی ومانە کتێبێکی بدەیە مەلزەمەیەکی بدەیە هەمووی لەبەر دەکا بەڵام یەک شتی لێ حاڵی نییە هەمووی وەک تووتی دەڵێتەوە
لەوانەیە یەکەمیش بێ لە پۆلەکەیدا بەڵام حاڵی نییە قوتابی و خوێندکاریشمان هەیە بەهرەمەندە بیرمەندە بەڵام باوەڕ نەبێت دوو لاپەڕی پێ لەبەر ناکرێت بەداخەوە ئەم ساڵیش وەکو ساڵانی تر بەڵام خراپتر دەگەڵ هەموو ڕێز و حرمەتێکم بۆ ماندووبوون و ئەو هەموو جوهدەی کە کەسە باشەکانی وەزارەتی خوێندنی باڵا بەو بارە قورسەی کە لەسەر شانیانە بەو هەموو خوێندکار و قوتابەی کە لە 6 و لە 12 ئامادەی دەردەچێ و ڕوویان تێدەکات باریان قورسە لەگەڵ ڕێزم بۆ ماندووبوونیان بەڵام گلەیەکی دۆستانەشیان لێ دەکەین ئەڵێن وەزارەتی خوێندنی باڵا شێوازی وەرگرتنی خوێندکاران و قوتابیانی لە زانکۆ و پەیمانگاکان باش نییە چەندین قوتابی بە هەزاران بە نابەدڵی لە شوێنێکا وەردەگیرێ کە نمرەکە چەسپاندوێتی بەسەریدا ئەینا هیچ حەز و خولیایەکی لێ نییە نەتان بینیوە لە تەلەڤیزۆنەکانەوە لەوەی کە بینیومانن لە بازاڕە لە شوێناندا لە مزگەوتە بە سەدان قوتابی فرمێسک بە چاوێتی دڵی پڕە کە دەبینە لەوێ ناوی هاتوێتەوە هیچ حەزی پێی نییە حەزی پێی نییە و ناچاریشە پارەشی نییە بچێت لە زانکۆیەکی ئەهلی بخوێنێ ناچار شانی دەداتە بەر 4 دانە ساڵ لەو زانکۆیەدا دەخوێنێ ڕەم بێ یەکەمیش دەرچێ ڕەم بێ زۆریش باش بێ زیرەک بێ بەڵام بڕاتان بێ وەکو ڕۆبۆتێک وایە ڕۆبۆتێکی قڕمیشکراو ئیش دەکا ئەگەر دەریش چوو چونکە لە ناخەوە نەی خوێندووە چونکە حەزی بەو بەشە نەبووە چونکە ئارەزووەکانی تێدا تێر نابن ئەگەر ببێتە دکتۆرێکیش مامۆستایەکیش وەکو ڕۆبۆتێک وایە ڕۆبۆتێکە و کار دەکا و ئامێرەکان دێن و دەچن و ئیشی خۆیان جێبەجێ دەکەن بەڵام هەستی نییە بەڵام ناخی نییە بەڵام خۆشحاڵی و حبی بۆی نییە حبی بۆی نییە خۆشەویستی بۆ کارەکەی نییە بەداخەوە ئەوانە زۆریان دەفەوتێن ئەگەر دەریش چن ناتوانن دکتۆرێکی باش بن ناتوانن مامۆستایەکی باش بن ناتوانن کارمەندێکی دڵسۆزی دایرەکە بن هەر ڕۆبۆتانە دێن و دەچن چونکە ئێمە بەڕێزان عەرزم کردن زیرەکی و بەهرەمەندی دوو شتی جیاوازن بەسەراتێکی خۆش ئێڵەن مشریفێک سەرپەرشتیارێکی پەروەردەیی دەچوو بۆ شارۆچکەیەک لە شارەوە لە پارێزگاوە بۆی سەردانی قوتابخانەیەک بکە لە ڕێگادا ئۆتۆمبیلەکەی عاتڵ بوو پەچی کەوت مشریف هەرچەند محاوەلەی کرد وەڵا ئۆتۆمبیلی بۆ چاک نەبەوە سیارەکەی پەچی کەوت و عاتڵ بوو لەو کاتەدا نزیک شارۆچکەکە بوو بینی قوتابیەک جانتایەکی پێ بەرەو ماڵەوە دەڕاتەوە سعات نزیکی دەی و هێستا 2-3 سعاتێک مەکتەبی ماوە سەلامی لێ کرد وتی مامۆستا پێویستیت بە هاوکاری هەیە ئەویش لەوێ لە فیتەر هێنەی شەیەگە مناڵێکی شاوکاری بکەم مەمنون دەبێت جا تۆی چی لێ ئەزانی ئەڵێ مامۆستا یارمەتیم بدە با تەماشایەکی بکەم وەڵا زۆر بە ئاسانی یەک دوو ڤیز و ئەوانەی دەسووتێ وڵی احتیاتاتت پێ بۆی چا دەکاتەوە ئۆتۆمبیل دەکەوێتەوە ئیش مامۆستا زۆر سوپاسی دەکا و ئەڵێ تۆ قوتابی بەپێی جلەکان و بەپێی کۆڵەکەت بێ و جانتاکەت بێڵە بەڵێ ئەڵێ ئەیت باشە تۆ کە ئاوا بەهرەمەندی ئاوا دەزڕەنگینی بۆ ئێستا لە مەکتەبنی خۆ ئێستا قوتابخانە تەواو نەبووە ئەڵێ وەڵام مامۆستای بەڕێز ئەفەندی بی هەر کەسێک بی میوانی بەڕێزی شارۆچکەکەمان من قوتابی ئەو قوتابخانەیەم ئەمڕۆ مامۆستا پێوتم مشریف لە شارەوە دێ بۆ قوتابخانەکەمان تۆش ئەوەندە تەمبەڵ و بێکەڵکی نەوەک مشریف زیاد لە هەمویان تۆستێنێ شەرمەزارم کەی هەر لە ئێستا بڕۆ با مشریف چاوی پێ نەکەوێ ئەڵێ کام قوتابخانە فڵان قوتابخانە دێت وەڵام من ئەو مشریفم کە بۆ فڵان قوتابخانە ئێوە دێم ڕێگام بوو توشتەوە کاکە تۆ شاوی شەرمەزاری نی تۆ منت ڕزگار کرد تۆ ڕاستە ڕەنبێ زیرەک نەبی لە دەرسەکانتدا بەڵام بەهرەمەندی ئەوە تا لەوانەیە تۆ ئەندازیارێکی میکانیکت لە ئاخریدا لێ دەرچێ وەرە بگەڕێەوە وەرە مامۆستا نابێت تۆ بکاتە دەرەوە تۆ جگەی شەرمەزاری نی تۆ شتێک لێ پەیدا دەبێ وتی وەڵام مامۆستا منی کردووە تا مشریف نەگەیشتۆ خێرا تۆ بڕۆ بە شەرمەزار نەبم بەهۆی تۆوە بەڕێزان زۆر کەسەیە مێوەزمایی شەرمەزاری دەزانین وەزانی هیچی لێ پەیدا نابێ بەڵام بەهرەی هەیە بەداخەوە خوێندن و وەرگیران لە زانکۆ پەیمانگاکانی ئێمەدا لەسەر ئاستی بەهرەمەندی نییە لەسەر ئاستی نمرەیەکە کە جاری وایە تەلەبەکە بەس لەبەری دەکات هیچیشی لێ حاڵی نەبووە هەڵەیەکی تر ئەوەیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و قوتابی و کەس و کاری خوێندکارەوە ئەوەیە هەموو شتێک بەڕێزان ئێمە لە پارە و داهاتا کۆ دەکەینەوە فڵان شتە چەندی معاشە چەندت دەست دەکەوێت دوایی ئەگەر دەرچووی مانگانە چەندت دەست دەکەوێت ئایا تەعین دەبی و دامەزراندنی هەیە ئەم بەشەیان نا هەمومان لەوەدا تەلەبەکە هەروە سەیری دەکا دایک و باوەک و کەسوکار هەروە سەیری دەکا ئەینا بەڕێزان ئەگە واقعانە بیر بکەینەوە سەیەک ئێمە طوبعاممان هەیە طوبعام چییە طبی بەشەریە ئەها دڵێت طوبعام خوێندنی زانکۆی پزیشکی گشتی طبی بەشەرە پێت دەڵێ ئەم بەشە طبی کە تۆ دەیخوێنی و دەبی بە پزیشک خزمەت بە بەشەر دەکەیت طبی بەشەر کە جەستەی نەخۆش بوو پزیشک دکتۆر سەیری ئەوە ناکە
ئەمە شەیتان سیفەتە یان ئەولیای خوایە ئەبێ ڕێک وەکو یەک خزمەتیان کە خزمەت بە جەستەی نەخۆشی ئینسان دەکا و چارەسەری دەکا و باشی دەکاتەوە ئەمە طبی بەشەری دوای ئەو طبی ڤێتەرنەریمان هەیە طبی ڤێتەرنەری ئەو گۆشتەی حیوانی بێ مریشک بێ ماسی بێ کە دەیخۆین ئەگە پاک و خاوێن بێت تەندروستمان دەکا لەشمان پێویستی پێیەتی ئەگە باش بەخێو نەکرابێت تووشی نەخۆشیمان دەکا دکتۆری ڤێتەرنەری ئەوەی تریان دکتۆری طوبعام کە پلەی یەکەمە لە زانستەکاندا نەخۆشیمان چارەسەر دەکا ئەم ناهێڵێ نەخۆشکەوین خواردنی گۆشتی پاک و خاوێن پێشکەش بە بازار دەکا طبی ڤێتەرنەری عیدی ئەوەیە پاشان کۆمەڵناسی و دەروونناسیمان هەیە کۆمەڵناسی و دەروونناسی حەقی جەستەی نییە حەقی گۆشتخواردنی نییە حەقی ناخی ئینسانی هەیە هات لە زانستە مرۆڤایەتیەکان هەوڵ دەدا لە ڕێگەی ئامۆژگاری و کۆڕ و سیمینار و تێکەڵاو بوونەوە نەهێڵێ مرۆڤ لە ڕێگا لادا ئەگەر لایدا چاکیکە هاوانی دەگیرێن کۆمەڵناس و دەروونناسیان بۆ دەبن قسەیان بۆ دەکەن لە سجنەکانە بۆی ئیسلاحیان بکەن هاڵە گرتنی چاکسازی گەوران چاکسازی مناڵان ئەمە خۆ دکتۆر ناچێت دەرزی و دەرمانیان بەڕێزان لێدا کۆمەڵناس و دەروونناسەکان قسەیان بۆ دەکەن وان لێ دەکەن پەشیمان دەبنەوە لە کارە خراپەکانی خۆیان هانیان دەدەن کە کارێکی باش بکەن دوای لە گرتوخانە هاتنە دەرەوە باشە ئەمانە هەر سێکیان وەکو یەکتخوا زەرورنیاننا تخوا کە ئەوەی سێمیان دەروونناس و کۆمەڵناسەکە کارەکەی لە دکتۆرەکە گەورەترەیاننا دەتوانیت تۆ دەرزەکەی لێدەی و نەخۆشەکەی چارەسەرکەی بەڵام ناتوانێت ئەخلاق خراپەکانی چارەسەرکەی بۆیە بەڕێزان ئال لەوێدا سیر دەکەین ئەگەر کەسێک لە طوبعام وەرگیرێ هەموو دەستخۆشی لێ دەکەن و پێوەی سەربەرزن بەڵام کە لە طبی ڤێتەرنەری وەرگیراوە بڵێ دکتۆرم ئەبێ بە شەرمە بڵێ دکتۆری ڤێتەرنەریم وەزانێت دکتۆری حیوانات زۆر کەمە بەڵام ئاستەکەی کەمتر نییە شەرمی بۆ چییە بە شانازیەوە بڵێ منش خزمەت بە ئینسان دەکەم من ناڵم نەخۆشکەوی ئەو کە نەخۆشکەوتی چارەسەرت دەکەم من لە ئەسڵا ناڵم تۆ نەخۆشکەوی یان کەسێک 65 هەفتای هەیە لە دەروونناسی وەردەگیرێ لە کۆمەڵناسی وەردەگیرێ ئەویان 99 لە طوبعام وەردەگیرێ باشە ئەمەی کە خزمەت بە دەرونی ئینسان دەکا و ئەخلاقە خراپەکانی چا دەکا و نایهەڵێ ئەخلاقی خراپ بێت خوا لەگەڵ دکتۆرە چ فەرقی هەیە خزمەتەکەی ڕەن بێت زیاتر بێ کەمتر نەبێت بەڵام ئەم دەرەجەکەی چونکە نزمترە و پاشانیش لە داهاتوودا ئەو دکتۆرە دایمە عەیادەی هەیە تەعیناتی مسۆگرترە پارەی زۆرتر دەست دەکەوێت کۆمەڵناسەکە داماوە لەوە چێدەی شوێنەکە تەعین نەبێت کەس گوێ لە قسەی نەگرێ بۆیە خەڵک ئەم یانی ناوێ تموحی ئەو یانی هەیە ئەوە حکومت دەبێت چارەسەری ئەوە بکە کە ئەم بەشانە دامەزراندنیان وەکو یەک بێ هەمویان پێویستی ناو کۆمەڵگان و هەموو بۆ خەڵک ڕوون بکرێتەوە قوتابیەکەی تۆ ئەگەر 65 هەفتای هێناوە لە دەروونناسی و کۆمەڵناسی وەرگیراوە بەشەکەی هەر زۆر باشە زۆر تەشجیعی بکە پێی تەریق مەبەوە هانی بدە با ئەو بەهرەیەی بەڕێزان نەمرێ وتارەکەمان ڕەن بە هێشتا شتێکی مابێ هەڵی دەگرین بە وتاری داهاتوو بە ئیزنی خوای پەروەردگار ئینشاءالله ئەوەندە هەیە دکتۆر فازڵ سولەیمان قسەیەکی جوانی هەیە دەڵێ باوکم کە پزیشک بوو لە سانەویدا پێی دەکوتم کوڕی خۆم گرنگ نییە بەلامەوە بی بە دکتۆر یان بە ئەندازیان یان بە گوڵاوە ڕۆژەفرۆش بەڵکو گرنگ ئەوەیە هەر کارێکت کرد دڵت پێی خۆش بێ و بە جوانی بیکە گرنگ نییە دەبی بە دکتۆر یان بە ئەندازیار یان بە گوڵاوە ڕۆژەفرۆش کوڕی خۆم گرنگ ئەوەیە لە ژیان تا هەر کارێکت کرد دڵت پێی خۆش بێ بە ئیشەکەت وەوا بە دڵسۆزی بیکە پسپۆڕی تیا پەیداکە تخوا خۆشەویستان چەند کەستان بینیوە لە گوڵاوە ڕۆژەفرۆشنەوە خۆی پێگەیاندووە ئێستا پێگەیوە کاسبکارێکی دەوڵەمەندی لێ دەرچووە خاوەن کەسایەتی و ڕێزدا دەستی بەخشندەی بۆ خەڵکەیە ئەی تخوا چەند کەسیشمان بینیوە لەگەڵ ڕێزمدا خاوەنی بڕوانامەی باڵایە بەڵام هەرچی کەڵک بێ بۆ خۆی بۆ کۆمەلگا ماڵ و منداڵیشی نیەتی بۆ دڵی بە ئیشەکەی خۆش نەبوو بەڵام ئەو تێدا پسپۆڕ بووە کابرا کەباب چیەکە دەزڕەنگینە هەزاران خەڵک ڕەحمەتی بۆ دەنێرێت دوای مردنیشی ها خۆ نەیتوانی زان کۆتاوەکە بەڵام دڵی بە کارەکەی خۆش بوو لە خواردن دروستکردنا بەهرەمەند بوو دەتوانی گرنگ نییە دەبی بە چی گرنگ ئەوەیە ئەو بەشەی تیا کار دەکەی دڵسۆز بە بۆی و دڵت پێی خۆش بێ سەرنجامت خێر دەبێ ئینسان بوون لەگەڵ بەشەر بوونا دووشتی لێک جیاوازن کاری مزگەوت و ڕێبازی پێغەمبەرانیش سەلامی خۆیان لەسەر بێ هەر ئەوەیە پێمان دەڵێ با ئینسان بین نەک هەر تەنها بەشەر بوون داواکەرم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی هەموو ئەو بنەمایانەی کەوان نزیکمان دەکاتەوە لە ئینسان بوون یا ڕەبی خوای بیگرینە بەر و پێی ئاشنا بین خوای گەورە ڕەحم بە حاڵمان بکەی شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری بەدەم لێ قەوماوانەوە بچی هەر کەسێک کە نەخۆشە خوای شیفای بدەی هەر کەسێک دڵ بەخەمە شیفای دڵ و دەرونی بدەی یا ڕەبی خوای گەورە ڕەحم بە خوێندکار و قوتابیانمان بکەی لەو بەشانەدا کە لێی وەردەگیرێن دڵیان پێی خۆش بێ و سەرکەوتنی تیا بەجێبێنن
یا ئەرحەم الراحمین وڵاتمان دوورکەی لە تەق و تۆق و پڕیکەی لە عیلم و زانست هەموو ئەو کەسانی کەوا کارە سادبارن و لێیان قەوماوە خوای پەروەردگار بێ بەهانە و هاواریانەوە وڵاتمان ئاوەدانکەی عاقبەتمان خێرکەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.